کۆمەڵی قوربانیانی کیمابارانی هەڵەبجە جارێکی تر دۆسەی قەرەبووکردنەوەی قوربانیانی کیمابارانی شارەکە زیندوو دەکاتەوە لە ڕێگەی یاداشتێکەوە کە ئاڕاستەی سەرجەم فراکسیۆنە کوردەکان کراوە لە پەرلەمانی عێراق داوا دەکات کاری جدی بکەن بۆ ئەوەی حکوومەتی عێراق قەرەبووی خەڵکی هەڵەبجە و زیان لەکەوتوانی کیمابارانەکە بکاتەوە. ئەو یاسایە شوێنەکانی تری عێراق قەرەبوو کراونەتەوە ئەو یاسایانە تەرکیز کراوەتە سەر ئەوانەی کە زیان لێکەوتووی دەستی ڕژێمی ڕووخاوی پێشوون دەبێت قەرەبوو بکرێنەوە تاوەکو ئێستا کە بۆ نەکراوە کەم تەرخەمی لە بەرپرسانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە ئەندام پەرلەمانەکان کە لەوانەیە توانم بڵێم بە میکانیزمێکی یەکدەنگانە لەسەر و تەورە نەوەستا بن بۆیە ئێمە ئێستا جەخت دەکەینەوە لە حکوومەتی نوێ عێراقی هەموو ئەندام پەرلەمانەکان و هەموو فراکسیۆنەکان لەسەر کەیسی قوربانیانی گەلی کورد بەگشتی هەڵەبجە بارزان ئەنفال ئەمانە بەدەنگ بێن چونکە بەڕاستی ئەگەر ئەو یاسایە جێبەجێ بکرێ هەموو کەسوکاری قوربانیان بەپێی ئەو یاسایە قەرەبوو ئەکرێنەوە و ئەتوانم بڵێم بارودۆخی ژیانیان لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکترە گۆڕێت. پەرلەمانی عێراق چەند یاسایەکی بە ژمارە 2016 لە ساڵەکانی 2009 و 2010 یەک لە دوای یەک دەرکردووە کە تایبەتە بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی ڕژێمی پێشوو. بەپێی ئەم یاسایانە چەند ناوچەیەکی زیان لێکەوتووی دەستی ڕژێمی پێشوو لە عێراق قەرەبوو کراوەتەوە بەڵام بۆ هەڵەبجە و جینۆسایدەکانی کورد نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە وەکو کەسوکاری شەیدان بە مافێکی خۆمانی ئەزانین کە ئەو یاسا جێبەجێ بکرێ هاوشێوەی عێراق لە دووجەیل و لە ئینتیفاڵی شەعبانیە حکوومەتی عێراقی ئەم یاسایی بۆ جێبەجێ کردوون بێگومان ئەمە هەرچی ئەندام پەرلەمانە عێراقیەکانە کە وەکو نوێنەرانی خەڵک لە ناو پەرلەمانی عێراقا داکۆکی لەسەر بکەن و ئەم حکوومەتی عێراقی بەو پێی کە میراثگەری شەرعی حکوومەتی پێشووە لە بۆ ئەوەی کە زەرزیانەکانی ئاگادانی لەوەی کە تا ڕادەیەکی زۆر ئەوەی کە بەسەر دووجەیل و شوێنەکانی کەیان هاتووە قەرەبوویکی باشیان بۆ کراوەتەوە و ئەبوایە لەو ساڵی کە ئەو پرۆژە یاسایە تەقدیم کرا و کە قسەی لەسەر کراوە بە جینۆساید ناسێنرا لە پەرلەمانی عێراق ئەبوایە هەر ئەو ساڵە پەرلەمانتارەکانی ئێمە لە بەغا پێداگریان بکردایە لەسەر ئەوەی کە ئەمە مافێکی ڕەوای خەڵکی هەڵەبجەیە بە عام نەک تەنها قوربانیان. کەسوکاری شەیدان و قوربانیانی هەڵەبجە نوێنەرانی کورد لە عێراق بە کەم تەرخەم ناو دەبن لە ئاست بەدەمەوەچوونی دۆسەی قەرەبووکردنەوەی قوربانیانی هەڵەبجە و دەڵێن ئەم پرسیان نەکردووەتە خەمی خۆیان جەختیش دەکەنەوە هەمووان فشار بخەنە سەر حکوومەتی عێراق بۆ قەرەبوو ئەگەرنا خۆیان سکاڵا لە دژی حکوومەتی عێراق لە دادگای فیدراڵی تۆمار دەکەن لە پێناو قوربانیان و زیان لێکەوتوانی کیمیابارانی هەڵەبجە و کوردستان. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.